ئەم کاتتان باش بەناوی بەڕێبەتی شوێنەواری و کەلەپوری گەرمێنەوە بە خێراتنان دەکەین وەجێ خۆیەتی سوپاسی لایەنە بەشداربەکانی کۆنفراس و توێژەنەران و سەرۆکی لیژنەکان و ئەندامانێ بکەین کە هەوڵی دڵسۆزانیان داوە بۆ سەرخستنی کۆنفراس. ئامادانی بەڕێز ئێمە لە بەڕێبەتی شوێنەوار و کەلەپوری گەرمێنەوە بە خۆشحاڵیەوە بەشداری لەم کۆنفرانسە گرنگە کە بە هاوبەشی لەگەڵ سێ لایەنی پەیوەندیدار گەشتگوزار و شوێنەوار وەک دوو لایەنی ئیداری و جێبەجەکاری لایەنی زانکۆ وەک لایەنێکی ئەکادمی و زانستی و بەشداری زانکۆی بۆ لەنێ ئیتاڵی بە خاوەن شارەزایی پسپۆری و ئەنجامەکانی کۆنفرانس بەرهەمدارتر دەکات کە بێگومان بە دەستنیشانکردنی ئاستەنگ و مەترسیەکان لە هەمان کاتە خاڵە بەهێزەکانی گوژاندنەوەی کەلتور و شوێنەواری و ڕۆشنبیری سوودلێوەرگرتنی لە بواری گەشتیاریدا چەندین لێکەوتەی گرنگ و بەهای بۆ ئایندەی گەشتیاری شوێنەواری کەلەپوری دەکەوێتەوە لە ڕووی باشترکردنی دۆخی دارایی ناوچەکە و ڕەخساندنی هەلی کار. بەڕێزان، گرێدان و ئەنجامدانی ئەم جۆرە کۆنفرانسان لەم کاتەدا لە جێی خۆیەتی و پێویستیەکی هەنیوکەییە کە بەڕاستی پێویستە هەموو لایەنە پەیوەندیدارەکان بە گرنگیەوە لە ڕاستپەردە و بڕیارەکانی کۆنفرانس بڕوانن و بە هەند وەریبگرن کە بێگومان دەبێتە ڕێنیشاندەر و بۆ داڕشتنی پلانێکی زانستی و استراتیژی بۆ چۆنێتی بژانەوەی کەلتوری ڕۆشنبیری و سوودلێوەرگرتنی لە بواری گەشتیاریدا کە لە ڕۆژگاری ئەمڕۆمەدا گەشتگوزار بۆتە سەرچاوەیەکی گرنگی ئابووری بەشێکی زۆری وڵاتانی جیهان بە تایبەتی گەشتگوزاری شوێنەواری و کەلەپوری. لە بەردەم ژیانەوەی کەلەپوری ڕۆشنبیری و سوودلێوەرگرتنی لە بواری گەشتیاری چەند ئاستەنگ هەن کە پێویستە کار لەسەر چارەسەرکردنیان بکرێت وەک گۆڕانکاری کەشوهەوا و هۆکارە مرۆیەکان و فراوانبوونی شارەکان بەبێ پلان و کەمی پەیوەندی لە نێوان دام و دەستگا حکومەکان بە تایبەتی لایوانێ پەیوەندیدارەکان بە شوێنەوار و گەشتگوزار و کەمی توانای دارایی و دانەنانی ئەم سێکتەرە لە ئەولویاتی حکومەتی هەرێمی کوردستان لە هەمان کاتە کەمی پشتیوانی دارایی و پسپۆری لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتیوە چونکە لە ماوەی چەندین دەیە ڕابردوودا ژێرخان و سەرخانی کەلتوری کەلەپوری و شوێنەواری هەرێمی کوردستان شوێنەراوە هەر بە نیەتی ڕۆژکردنەوەی نەتەوەیەک دابڕینی لە مێژوو کەلتوری باشترین نمونە گەرمیان کە ئەنفال و جینۆسایدکردنی خەڵکی سویل و تێکدانی هەزاران گوند و شار و شارۆچکەکانی کە هەرێکێکیان بۆ خۆی شاهیدی چەند چیرۆکێکی تراژدی و ناخەژێنە. لەگەڵ ئەوەشدا لێرەدا دەتوانین بەکاری پێکەوەی ریفۆرم لە بواری کارگێری و لایەنە یاسایەکان و ڕێخستنی پەیوەندیەکان زیاتر ڕۆڵدان بە سێکتەری شوێنەوار و گەشتگوزار خزمەت بە ناوچەکە بکەین. لە کۆتاییدا هیوای سەرکەوتن بۆ کۆنفرانس دەخوازین هیوادارین بڕیار و ڕاستپاردەکانی ببنە هەوێنی داڕشتنی پیلان بۆ بەرەو پێشبردننی گەشتیار و شوێنەواری خزمەتکردنی ناوچەکەمان. سوپاس.